پێ ئەڵێم بەس لە بینایەکە کە بە تەواوەتی یعنی داڕ و خاوە شەڕوانێکی ژن ئەخەنە خوارەوە ئەو هێزانە زۆر بەبێ ڕەحمانە. حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەیە ئەمە چۆنە ینی ئەم شەڕوانە چی کردووە لەو بیناکە بە تەواوەتی دار و خاوە تۆپی پێوە نراوە تانک لێی داوە وەسفێکی ئەوم بۆ بکە. تۆ ئەگەر سەیری بیناکە بکەی کاتێکە ئەو شەڕوانە ئەو شەیدە فرێدەنە خوارەوە سەیری بیناکە بکە چەند تۆپ بەری کەوتووە چەند ئارویجی چەند گولەی بەرکەوتووە. ئەو شەروانە جی خۆی بەجێ نێشتووە شەڕی کردووە کە ئازانیەتن بەرامبەری هێزێکی زەبەلە هەیە. بەڵام ئەوەنە بیر و باوڕی بە نەتەوەی خۆی و بە قەزی خۆی هەیە شوێنەکەی خۆی بەجێ نەهێشت و مایەوە لەوێنانە و لە کۆتاییە کاتێ ئیتر نازانم ئایا لەو کاتە ئەوە شەهید بوو بۆ ئەو شەروانە یان بە فرێدانی خوارەوە بریندار بووە لەسەرەوە ئەوە نازانرێتن. بەڵام زۆر بێ ئەخلاقانە ئەمانە کە فرێدەنە خوارەوە داش لە خوارەوە ئەڵڵاهو ئەکبەر هەبانگەکەن. یعنی من ئەو تشتم پێ سەیرە خوار ڕێی داوە پێت ئەمە بکەیت من لە کاتی خۆی لە شەڕی فەلوجەشە مەیت کەوتو بوو ئەوە بڵێ خۆم بە چاو خۆم بینیمە. ئەمریکەکان کە لێنانە ڕاوەسابوون هی هەردوو لا کەوتو بوو هەمی فەلوجە و هەمی ئەمریکی کە بووە مفاوەزات ئەمریکەکەی و تەوانە مردوون ڕێزیان لێ ئەگرین ئەبێ بیان نێژین. بەڵام دێیتە سەرمانەی کە ئەڵڵاهو ئەکبەر بانگەکەن هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە عیلاقی پێوە نییە زانیتیان نا. بەڵام بۆ ئەو شەروانانەی ئێنانە ئەوەنە دەڵێم ئێمە سەربەرزین پێیان هەموو کەسێک هەموو کوردێ ئەبێ سەربەرز بێ پێیان ئەبێ کڵاویان بۆ بەرزکەیتەوە. بەلایەن خۆمەوە شخصی ینی هەموو ئەفسەرێک و سەربازێکی کورد نازانم چ کامیرەیە ڕووی لە منایە ئەوەیە ئەوانەیان پێ ئەڵێم سەربەرزین پێتان ڕۆحتان شاد بێتن بەڕاستی سەربەرزین. دەست بەش.